مامۆستا تەیب هەزار ڕەحمەتی خۆی گەورەی لێبن کە یەکێک بوو لە زانایانی دەڤەری بیتوێن، پیاوێکی خۆبەخش، قازی، مامۆستا وتارخوێن، مودەڕیس خۆبەخشانە، بانخوازێکی بەردەوامی چەند ساڵە بێدابڕان بێماندووبوون خۆبەخشانە. بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە کەسێکی ئاوا بە درێژایی دەیان ساڵ توانی خزمەتی کۆمەڵێک زۆر فەقەی باش بکات و بتوانن مۆڵەت لە سەردەستی وەربگرن، بەردەوام بێ لە خزمەتکردنی فەقەیان و پێگەیاندنیان و بەردەوام بێ لە قەزاوەتکردن هەتاکو ئەو کاتەی کە نەخۆشی ڕێگەی پێگرت هەر بەردەوام کە دەچوو بۆ لێژنێ فتووە کە یەکێک بوو لە قازیە دێرینەکانی ئەو دەڤەرە و کاریگەریەکی باشی هەبوو بە تایبەت لە ڕووی کۆمەڵایەتی کە زۆرێک لە کێشەکان دەچوون بۆ لای ئەو لە سەردەستی ئەو چارەسەر دەکران و بەردەوام پرس و ڕای شەرعی پێدەکرا. لە ڕاستیدا مامۆستا هەتا وەسفی بکەیکەمە. مامۆستا یەکەمیان هەیئەتەن مەلا بوو، شانازی بە لیباسی مەلایەتی دەکرد و قەت ئەمن بە بێجی بۆ مەندیلەوە نەمدیت. بەڕاستی عالم بوو، ئەوە ناکە بخۆی کتێبیشتنی لە هەر شتێک لێ دەپرسی ئەوە چاوێکی لەسەرێکدان پێی دەگوتی ئەو کەلیمەی ئەو مۆزوعیت و لە شەرعدا ئاوایە، لە تەفسیردا ئاوایە، لە قەواعیددا ئاوایە. بەڕاستی لەسەر حەقبێژی خۆی شەرمی لە کەس نەدەکرد. من چەندەها جار لە خزمەتی دابووم کە خەڵکی باڵا دەست بە دەسەڵات ڕەدی داونەوە و لێی قبوڵ نەکردو. پیاوێکی ئەوە بووە لە من دەردوبەری خۆشمان بەڕاستی مامۆستا مەرجەعێت بوو. بخۆی ئەوەندەی کە من دەزانم کاتی خۆی لە دوای نەوەتەکان لوزنەی باڵای فتووە هەبوو لە ڕانیە بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتەی مامۆستای نوێردینی سەرۆکی لوزنەی باڵا بوو، مامۆستا سەید سلێمان، مامۆستا ئەحمەدی قازی، مامۆستا عەبدولباقی، ئەوانەش ئەندامون. لە حاجاواشمان لوزنەی فتووە بوو، مامۆستا بۆ خۆی سەرۆکی لوزنەی فتووە بوو. ئەو جارەکەنێ لە دوای ئەوەی کە لوزنەوە مامۆستا لەگەڵ مستەوای ئیسلامی مرشید وەکو بڵێین ماستەری فتوای شەرعی مەکتەبی ئێرشاد و داوای بزنەوەی ئیسلامی بوو. ئەو جار زۆر دڵی بە مامۆستا مەلا عوسمانی خۆش دەویست. هەر دەکە من لە خزمەتی ڕادچوونێ گوت فڵان کەس دوای مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کەسم لە مامۆستا مەلا عوسمانی عالمتر و بەدینتر نەدیتوە.